دوای و سەرکەوتنی کورد لە هەڵبژاردنەکەی 12 لە کەرکووک بەدەستیەناوە هەوڵێکەیە بۆ شێوان نیەوە ئەنجامانە بە بۆچوونی چاودێرانی سیاسی لە کەرکووک ئەو لایەنانەی دژبان ئەنجامەکانی هەڵبژاردنە ڕاوەستاون بریتین لە هەندێک لایەنی تونڕەوی عەرەبی و تورکمانی کە لە چەند ساڵی ڕابردوودا بەردەوام دژی بەرژەوەندەکانی گەری کورد و پرسی کەرکووک وەستاونەتەوە ئێستا شەو لایەنانە باوکاری چەند لایەنێکی کوردستانی کاریان بۆوە کردووە کە دەرەنجامی هەڵبژاردنەکەی کەرکووک هەڵبوەشێتەوە کە بەوەش دەنگی کورد لە کەرکووک کەم دەکات. ئەم شەش حیزبەت بە بەردەوامی هەموو ڕەخنەکانیانەوە یەکێک لەو شتانی کە کردویانە بە ڕەخنە لەسەر حیزبەکانی دەسەڵات ئەوە بە وتیانە ئەم حیزبانە بەرژەوەندی حیزبیان خسووە لەسەر بەرژەوەندی نەتەوەیی و نیشتیمانیەوە بەڵام لەم پرۆژەیانە لەم پژگیریان لە عەرەب و تورکمان و لە هەڵۆشانەوەی دەرەنجامی هەڵبژاردنەکان لە کەرکووک دەریان خست کە خۆیان لە هەموو کەس زیاتر لە بەتەنگ بەرژەوەندی حیزبەکانیانەوەن ئەین بەرژەوەندە حیزبەکانیان خستۆتە پێش هەموو بەرژەوەندەکانی ترەوە بێگومان ئەمە کارێکی خراپە بێ و دەرەنجامەکەشی خراپە بێ بە هیچ شێوەیەکش لە قازانجی خۆیاندا نابێت لەبەرەوەی ئێمە هەمووان نەزانین لە هەڵبژاردنەکانی تر پێشتر نمونەمان هەیە کە ئەم حیزبانە هیچ کامیشان دەنگیان لەو ئاستە تێنەپەڕێ کە ئێستا هەیەە یعنی هەرچی چۆنێک بێت لە دژی خوانە و لە زەرری خوانە و لە زەرری نەتەوەی کووردە ئەم کورسیانە هی کووردە کەم بوونەوەی دابەزینی گۆڕانکاری لە کورسەکان ئەسێتە ڕێک بەرژەوەندی دوژمنەکەی تۆوە کە ئێستا حاڵی حاضر چەند هەنگاوێ لێمانەوە دوورە با بڵێن ئەگەر بەیانی دوو بەیانی کورسەکەی بێتە سوار و تورکمان بێتە سوار و عەربێت سوار محافزەت لە دەسێچێ محافز لە دەسەچێ کۆمەڵی پۆسی گرنگ لە دەسەچێ دوای ئەوە تۆ وەکو با بڵێن بەڵگەیەکی ئیتر تاهەتایی ئەڵێت و ئەمەتا کاتی خۆی و 14 ساڵە ئەمەد کردووە هەمووی خۆسەپان بووە تەزویر بووە و درود لەسە وەڵام ئێستا ئەمە حەقیقەتە تۆ ئەمە حەزمی تۆیە بۆیە ئەمەی ئەمان کردیان هەڵەیەشی گەلێ گەورەیە ئەو دەنگی کە لە کەرکووک درراوە دەنگی کووردە هیچ لایەن نییە هیچ هێزێک خەڵکی کەرکووکە و بڕوای بەلایەنەکان هەیە بەڵێ بەڵام وتێتی من دەنگی خۆم ناستێنم دەنگە دەم بە یەکێتی لەبەرەوەی ئەو دەنگی ئێمە با بۆوان بێ با ئێمە لە کەرکووک ئەبێ شەڕێکی کوردایانە بکەین نەک شەڕێکی حیزبانە باوەڕ ناکەم محکەمەی فیدرالی بوێرێ ئەمە تێپەڕێنێ بە بڕۆ شەرزێکی بواری هەڵبژاردنیش بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوای وێزگە نیە بۆ بڕیاردان لەسەر هەڵوەشانەوەی ئەنجامەکان چونکە دادگای فیدرالی کۆمسیۆن بڕیاردەریە و پرسەن بەڵام پشتیوانی هەندێک لایەنی کوردستانی بۆی کە ژماری کورسی و دەنگی کورد لە کەرکووک کەم بێتەوە لێدانە لە بەرژەوەندیەکانی کورد لە کەرکووک ئەگەر خوێندنەوەی وردی بۆ بکرێ و لەسەر داتاکان ئیش بکەی ئەمانە تووشی واهمەیەک بوونە پێیان وایە لە نەتیجەی ئەوەی کەوا لەگەڵ بەرەی تورکمانی و لەگەڵ عەرەبەتون ڕەوشوە بێنیەکان لەناو پەرلەمان لەگەڵ سونەکان لەگەڵ دۆڕاوەکان بەو شێوە ئیشەکەن لەسەر ئەو مۆزوعە کە ئەوان کورسی بەدەست بێن بەڵام ئەگەر بکرێ من پێم وانە ئەم یاسایە تێپەڕێت چکە کونوکە لەبەری یاسایی زۆری تایە تاعن بکرێت محکەمەی فیدرالی بڕوا ناکەم تێیپەڕێنێ بەڵام لە حاڵەتێکە کە تێش پەڕێنرێ بە دەستیش بژمێردرێتەوە دەنجی کورد لە کەرکووک بە شێوێکی وا کاریگەری نابێت کە جێگەی ئەوە بێت کە خەڵک ڕەشبین بێ بەرامبەر مەسەلەکان یا ئەوان دڵخۆش بن ئەوان ژمارەکانیان بەپێ یاسای سانلیگۆ ئەو داتا و ژمارانەی کە لە بەردەسە لە نتایجەکان بە هیچ شێوەیە هیچ کورسێک بۆ کورد ناڕوە ئەوان لە تەسریحاتی خۆیان لە قسەکردیان پێیان وایە ئەگەر ئەژمار بکرێتەوە بەدەست ئەوان کورسی لە کەرکووک زیاتر بەدەستێن ئەمە شتێکی زۆر خراپ بوو تووشی واهمەیەکی خراپ بوونە سەر لە شێوانێکە لە ناو خۆیانە تێنەگەیشتنێکە لە سیاست تێنەگەیشتنێکە لە هەڵوێستە نیشتیمانیەکان و ئەمە بۆ ئایندەی حیزبەکانیان زۆر زۆر خراپە. ئەوەی شەشی حوزێران لە پەرلەمانی عێراق ڕوویدا ڕووداوێکی مەترسیدار بوو دژ بە کەرکووک کە کارکتەرەکانی ئەو ڕووداوە بە تەنها عەرەب و تورکمان نەبوون بەڵکو چەند لایەنێکی کوردستانیش هاوکار و هەماهەنگی بوون ئامانجش لەو ڕووداوە لێدانی کورد بووە نەگێکێتی عومەر غەریب کورسات نیوز کەرکووک.